باڵەکایەتی هەڵکەوتەی جوگرافی و بەرزی ناوچەکە لە ڕووی ئاستی دەریا وای کردووە ساڵانە بە ڕێژەیەکی زۆر بەفر و بارانی لێ ببارێت. بەڵام نەبوونی بەندا و شوێنی تایبەت بۆ گلدانەوەی بەشێک لەو ئاوا بەبێ سوودوەگرتن لێی بە هەدەر دەڕوات. لە کاتێکدا لەسەر ئاستی جیهان مەترسی و پێشبینی سەرهەڵدانی قەیرانی ئاو دەکرێت، کەچی لە هەرێمی کوردستان بێباییخ سەیری ئەو بابەتە دەکرێت. دروستکردنی بەندا و یەکێکە لەو پرۆژە گرنگانەی کە لە هەموو وڵاتەکان جێبەجێکرێ، بەڵام بەداخەوە لە وڵاتی ما بەهۆی کەمی قەیران و نەبوونی پسپۆڕ ئیسفادە لەو ئاوەی ناکەین، لە ڕێژەی ئاوەکەی بارانەکەی بەفرەکەی ناکەین، ئەتوانین ئیسفادەی لێ بکەین، دروستی بکەین بەندا و لۆ پرۆژەی ماسی، لۆ پرۆژەی گەشت و گوزار ئەو ئاوا بەفیڕۆ نەچی لە ڕووی کشتتوکاڵیەوە ئیسفادەی لێ بکەین. لە ناوچەی ئێمە بەفر و بارانش ساڵانە زۆر بەفر و بارانیشی زۆر ئەبارێت. ساڵوێ ئەگاتە نزیکە 1000 میلیمتر 900 میلیمتر هەتا لە 600 میلیمتر کەمتر نییە لە ناوچەی ئێمە بارانبارین. ئەو ڕووبارانە تەبعاً ئاوەکە بەفیڕۆ ئەڕوا لێرە لە سنوورەکەمان. شوێنی شیاوی شتێدایە بۆ بەنداوی بچووک وەکو باسمان کرد بۆ مەبەستی کشتتوکاڵکردن و بەنداوەکانیش دەرچوین وەکو باسمان کرد، موافقەتی وەرگیرا، بەڵام لەبەر قەیرانی دارایی جێبەجێ نەکرا. بوونی بەنداو بە هەر مەبەستێکی تایبەتی بێت ئاوا سوودگەیاندنە بە کەرتی کشتتوکاڵی و سەرچاوەیەکی گرنگیشە بۆ پەرەپێدانی سامانی ماسی. هاوکات دەبێتە جێگای سەرنجی گەشتیاران، لەلایەکی تریش هۆکارێک دەبێت بۆ پاراستنی ئاوی ژێرزەوی. لە پێش قەیران بەرنامە هەبوو کە لە ئەو شوێنانەی کە گونجاون بەندا و دروست بکرێ بۆ ئەوەی بتوانێت ئەو ئاوەی کە هەیە بەهۆی باران و بەفر کە لەو ناوچەیە زۆر دەبارێ بە ئاوەکە گڵ بدرێتەوە، بەڵام بەهۆی دروستبوونی قەیران ئەو پرۆژە استراتیژیانە کە لە چوارچێوەی پرۆژە استراتیژیەکانی تری حکوومەت ئەو پرۆژە استراتیژیانە وەستان. ئاو سەرچاوەیەکی گرنگی ژیانی ڕۆژانەی مرۆڤە. پاراستنی ئەو سەرچاوەیەش ئەرچی هەموو کەسێکە، لە پێش هەمووشیان حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بە جێبەجێکردنی پلانی استراتیژی بۆ پاراستنی سەرچاوە ئاویەکان وەک سەروەتێکی نیشتیمانی. ئەگەر لە ساڵانی ئایندا جیهان ڕوبەڕووی قەیرانی کەم ئاوی بێتەوە، ئەوە ڕۆژانە لە باڵەکایەتی چەندان مەتر سێجا بەفیڕۆ دەڕوات و تا ئێستاش لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان نەتواندراوە سوود لەو سەرچاوە ئاویانەی باڵەکایەتی وەربگیرێت. عوسمان کورد، سات نیوز، باڵەکایەتی.